والله بڕیارەکەمان لە بێزاری ئێمەیە لەبەرەوە ئێمە ڕۆژانە لەو ئەلوەیە کار دەکەین سەعات چاری بەیانی دێین تا 5 و 6 ئێوارە لێرەینە وەختی کردنەوە و وەختی قەپاتکردنمان دیار نییە یعنی لە هەموو شارەکانی تر ئەلوەکان وەختی کردنەوەیان دیارە وەختی قەپاتکردنیشان دیارە و جمعانیش پشووە بەداخەوە لە هەولێر ئەو شتە نییە کۆمەڵە ساحب قاتعی دەوڵەمەندن ئیشان لۆ دەڕوا خەڵکی ئیشان لۆ دەڕوێنی بەخۆیان هەنایانیش دەکەنەوە کاوان کردی و ئاین تریش دەکەنەوە ئەمە ئێستا ئەوەی کە لە دەستە منە زیاتر لە 906 دواژوە بەوەی کە نیوەی گومرجیش هێشتا مایە ئیمزایەکانمان لۆ بگەڕێنەوە وەزارەتی کشتتوکال لەبەرەوەی هەر بڕیارەکە لۆمە دێ لە وەزارەتی کشتتوکال دێ و پارێزگاری هەولێر لەبەرەوەی بەڕێوەبەری ئیداری شاری هەولێرە و دەمانەوێت لەگەڵان لە سەخت بین لەوەی بڕیارەکەمان لۆ بدەن باشە مادەم زیاتر لە 900 واژوودان کۆ کردوتەوە ئەگەر ئەم کۆدەنجێتان هەیە بۆشی بڕیار نادەم بەیەکەوە دەوام نەکەن لە ڕۆژی بڵێن هەینیدا نێنە سەرکار بڕیاری ئەومان هەیە ئەگەر خوانە خواستن لۆمان جێن نەکرا و هاوکاریان نەکردین تەلەفۆن بکەین بە تەلەفۆنی ئەگەر هیچمان پێ نەکرێ ئەو ڕێمان پێ دەکرێت ئەگەر نەشتانی دەتوانین گردبوونەوەی گەورەتر بکەین زادێ بگرین ڕۆژی هەینی نێم ساحب قاتعەکە دەرێ شەمووی مێوە لەبەرەوەی کەسیری هەیە لە جاتم بێ ئێمە خۆڕۆبۆت نینە سەعات چاری سبێنێ بێتە ئێوارێ وەڵا ئەمبار قوڕی بەسەر بە قورعانە ئیشی من دوازێنی و ڕایەندێمە تا 5 ئێوارێ بێزار دەمەجا ئەوی سبێنێ زووری هەتا ئێوارێ ئەو